شکرانە لەسەر چیەکەین؟ شکر بە عمل تۆ عیب خۆ هەر بەوە نییە ئەچیتە سەر جێگا خەوی ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله هەر بەمە يتولي لا إله إلا الله هیچ کەسێک شایستەی پەرستنیە بە حەق إلا خوا نەبێ ئەی بۆ نایپەرستی تۆڵی محەممەد ڕەسوولی خوایە صلی الله عليه وسلم ئەی بۆ نایکەیتە پێشەوای خۆت ئەی بۆ شکل و شێوت لەو ناچێ ئەی بۆ کردەوەت لەو ناچێ ئەی بۆ قسەت لەو ناچێ ئەی بۆ کاسبیەکە دووکو ئەو نییە کە فەرموویەتی کەواتە ئەمە هەر قسەی سەرزارەکیە هیچی تر بۆیە التەسویف بالتەوبە زوو بگەڕێرەوە بۆ لای خوا دوای مەخە لەسەر چه تاوانێکی تکایە زوو فریا ناکەوی دوایی یعنی خەڵکێگەیە ئەمڕۆ کاسبی حرامەکە ئێ باشە ئەم کاسبی حرامەکە کە تۆ بەردەوام چاڵ بۆ خەڵگەڵەکەنی فەقیرەکانی تێکەون خۆ بەسەریانە هەنگاو بنی بۆی دەوڵەمەند بی ئەتەوێت لە پڕێ ببی بە کوڕێ بە حرام ئەی باشە ئەم پارە حرامەکە مۆڵ بوو لەسەرە کە خانوت پێکڕی کە قەڵەو بووی پێی کە مناڵت پێی بوو ئەوە کاتە چۆن تەوبەکەی یعنی تۆ دەوڵەمەند بی بە کاسبی حرام بە بەرتیل خواردن دەوڵەمەند بی دوایی بڵێ خوا لێم خۆش بە تەواوبەوە ئەی نازانی تەوبە ئەوەیە گەر حەقیەکێک لاوە بیگەڕێنیتەوە بۆ لای تۆ مافی ئەو میلەتە ئەخۆی ئەی باشە دوایی خۆ ئەبێ بۆ هەمویان بگەڕێنیتەوە ئێ چۆن نەگەڕێتەوە ئەمە من ئەگەر پارەی هەمووتان بخۆم 100 کەڕە تەوبە بکەم بینی خۆم و خۆ ئەکرێ خوا لێم خۆشێ بەڵام بینی من و تۆ خوالی خۆش نابێ ئەمێنێتەوە بۆ قیامەت بەخوا چیت لە لامە بێ بۆت بگێڕمەوە بەخوا و بزنانەی کە شەڕەشۆق لەگەڵ یەکەکەن ئەوانەی کە شاخیانەیە ئەوانەشی کە شاخیان نییە هەمیشە لە ژێرەوەن داما و شاخدارەکان هەمیشە لێیانەیەن خوای گەورە بەهەشت و جەهەنەم حەق و حسابەکان تەواو ناکە هەتا ئەو بێ شاخە حەقەکەی لەو شاغارە نەسەنێ ئەوە پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم پێشەوە خوای گەورە نەیفەرمووە ئیذا الوحوش حشرت کاتێک کە ئاژەڵە کێویەکان هەمویان حەشرەکرێن ئاگا لێبێ بەخوا حەقی ئەو فەقیرانە هەر هەمی خوا لێ دەسەنێ بگەڕێ بۆ لای خوا خراپە بڵاوەکەیتەوە گۆرانی بڵاوەکەیتەوە ڕسمی خراپ بڵاوەکەیتەوە لە ئینتەرنێتەکەت بە کلیکێک هەزاران کەسەی بینێ بەتەمای ئەمە کەی تەوبەی لەسەرکەی یعنی کە تۆ شتەکەت بڵاو کردەوە و گەیشتە دەستی هەزاران کەس دوایی چۆن ئەی چڕیتەوە چۆن ئەی سڕیتەوە چۆن وەریەگریتەوە خۆ ناکرێشتیوە بۆیە گوناحی گۆرانی بێش بە بەردەوامی بەسەر زەویە ئەڕوا حەتا قیامەت بۆیە ئاگال لێبێ هەندێک تاوانێ زۆر گەورەیە لە خوا بترسە خێرا ئێستا بگەڕێرەوە تەواو حەقی کێشە لا بیگەڕێنەرەوە بۆی ئەگەر ناتوانی بیگەڕێن تۆ بڕۆ پێی بڵێ من ئەو حەقەی تۆم لایە چیم لێەکەی کرێکاریت بۆ بکەم 2 ساڵ ماڵەکەی خۆمت بۆ چۆڵکەم چیت بۆ بکەم نازانم بە شتێکی حەڵاڵ ئاوایە تەسویف بالتەوبە ئەبێ ئاگال لە خۆ بێ